لە شاری سلێمانی هونەرمەندان ماهیر حەسەن و ئەحمەد جۆڵا و ئاڵا عومەر ڤیدیۆکلیپێکی نوێیان بڵاو کردوتەوە کە لە ڕێگەی گۆرانیەوە هۆشیاری لەبارەی کۆڕۆنا بڵاو دەکەنەوە. لەمبارەیەوە ئەحمەد جۆڵا بە ڕووداوی ڕاگەیاند کە ئەم گۆرانیە لە شێوەی مەنەلۆجە و تێکستەکەی لەلایەن دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا نووسراوە و ئاوازەکەی عەرەبییە. من شو أخذي إعلامي تياي بس توزي خورا بقرا شو كربالة وكوتاي ويدايا ويدايا بس باسي كورونا يا جيلا هونغ يا جيلا بلجيكا ئەحمەد جۆڵا دەژڵێ لە ڕێگەی ئەم گۆرانیەوە هۆشیاری و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا بڵاو دەکەینەوە دەمانەوەی خەڵک لەم پەتایە هۆشیار بکەینەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی باشتر خۆیان لە ڤایرۆسەکە بپارێزن. ويدايا ويدايا بس باسي كورونا